لا مەراسیمێکدا بە ئامادەبوونی بەرپرسانی پەروەردەی و ژمارەیەک لە خوێندکارە سەرکەوتوەکانی سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی کۆیە لە ناحیەی تەقتەق و سێگرکان و خاڵخاڵان مەراسیمی ساڵانەی بنکەی خێرخوازی دکتۆر ڕەوفی پەروەردەیی بەڕێوەچوو. ساڵانە بە نزیکەی 250 تا 300 خوێندکاری لە خۆگرتیان بە مەبەستی کردنەوەی خولێکی بەهێزکردن لە درێژایی ساڵەکە بۆ ئەو خوێندکارانەی کە پێویستیان پێیتی بەپێی بابەتەکان. یعنی هەموو ئەوانە لە ئەرچی خۆیان گرتیە وەک خانەوادە بۆیە ئەوە زۆر گەورەیە، زۆر بە نرخە. خوا لێ خۆش بوو دکتۆر ڕەوف باوکم وەسیەتی بوو کە ئەو پرۆژەیە بەردەوام بێ لە دوای ئەو لە دوای منش کە وەسیەتە بۆ مناڵەکانم کە ئەم پرۆژەیە دەبێت بەردەوام بێتن. ئەم پرۆژەیە پرۆژەی شارۆچکەی تەختەقە، پرۆژەی خەڵکی تەختەقە کە ئێمە توانیمانە بۆ پرۆژەیە بتوانین گەورەترین خزمەت بۆ تەڵەبە خۆشەویستەکانمان بگەێنین بۆ ئەو قوتابیانەی کە بەڕاستی کە دەیانوێ مستەقبلێکی باش بۆ خۆیان دروستکەن. ئەمڕۆ 16مین مەراسیمی خەڵاتی ساڵانەی دکتۆر ڕەوفە بۆ خوێندکاری یەکەمەکانی تەقتەق و سێگرکان و قەرەناو لە پلانێکی جیاوازە ئەم ساڵ پێمان باش بوو هەندان و پشتگیریکردنی زیاتری خوێندکاران مەراسیمەکەمان فراوانتر بکەین. هەروەها لە پلانێکی تری تایبەتدا 4 خوێندکاری یەکەم و دووەمی سەر ئاستی پەیمانگای تەکنیکی کۆیە دوو بەشەکەی تەقتەق ئەوانیش بەشداری پێ بکەین لە خەڵات و ڕێزلێنانەکە. لە پای هەوڵ و کۆش و ماندووبوونەکانی خوێندکارانی سەرکەوت و ساڵانە بنکەی خێرخوازی دکتۆر ڕەوف خەڵاتی ئەو خوێندکارانە دەکات کە نمرەی بەرز بەدەست دەهێنن لەسەر ئاستی پەروەردەکە و ناحیەی تەقتەق. لە ناحیەی سێگرکانەوە ئەمڕۆ بەشداری بووم لەم مەراسیمە بۆ نێوەی کە توانیم یەکەم لەسەر ئاستی ناحیەکە و چوارەم لەسەر ئاستی کۆی بەدەست بێنم بە کۆنمرەی 688 و تێگەڕای 98.29 زۆر خۆشحاڵ بووم. کۆنمرەکەم 600 معادلە 87.4 زۆر سوپاسی بنکەی خێرخوازی دکتۆر ڕەوف دەکەم کە هەمیشە بۆ خوێندکارەکان هاوکار بووە، هەم بۆ خولی بەهێزکردن هەم دابشکردنی خەڵات بەسەر خوێندکارە سەرکەوتوەکاندا. بنکەی خێرخوازی دکتۆر ڕەوف لە ساڵی 2003 بۆ 2004 دامەزراوە و لەو ساوە تاکوی ئێستا با دروشمی خوێندن و خوێندنەوە و دەستگرۆیی بەردەوامە و ساڵانە جگە لە خەڵاتی خوێندکارە یەکەمەکان دەیان خولی پەروەردەیی و زانستی بۆ خوێندکارانی ناحیەی تەقتەق و ئاشتی و سێگرکان و خاڵخاڵان دەکاتەوە. ئامان جومعە گەلی کوردستان ناحیەی تەقتەق.